کۆمەڵایەتی و وەزارەتی ئەوقاف و وەزارەتی پەروەردە توانیمانە زیاتر لە 200 نابینە دامەزین و هەروەها لە بواری نیشتەجێبوونیشدا زیاتر لە 200 پارچە زەویمان بەسەر ئەو نابینانی کە کەم دەرامەت و کرێچین پیان ببەخشین. یەکێتی نابینانی کوردستان لە حوتی 2021دا سێهەمین کۆنگرەی خۆی بەست کە لەژێر دروشمی نێبوونەوەدا ئەم کۆنگرەیەمان بەستووە گۆستافێکی تازە هاتوۆتە پێشەوە. من وەکو عومەر خدر بە سکرتێری کۆمەڵەکە هەڵبژێراوم و ئەو ستافەی کە هەڵبژێراوە زۆربەی زۆریان بڕوانامەی بە کەلێرۆسان هەیە و تیاندا خوێندکاری مازستەریشن. وەلەم میبەرەوە داوە لە بەڕێزان کەرتی تایبەت و کۆمپانیاکان و کەسانی خێرخواز دەکەین چۆن لە پێشتردا پاڵپشت و پشتیوانی ئێمەی نابینا بوون و ئێستا جەژنی قوربانە بەڕاستی یعنی خەڵکانێکی زۆر کەم دەرامەت و هەژار و فەقیرمان هەیە. هیوادارین لەم میبەرەوە دەنگمان بگاتە پاڵدەنگیان و بتوانین کە شتێک هاوکاریان بکەین و ئەم جەژنە چەندین ماڵێکی فەقیر بەسەر بکەینەوە. و ئێمەی نابینا تاوانێکمان هەیە کە لەم وڵاتەدا یەک جەنگەلێک لە دوایەکەکانی کە بەسەر بەرۆشی هەرێمی کوردستانی ئێمەی گرتووە و بە هەزارەها کەسی وەکو ئێمە کە مەندام و نابینا بوون. ئێمەش وەکو ئێوە کەسانێکی ئاسایی بووین لێرەوە دەڵێم ئێمە وەکو ئێوە کەسانێکی ئاسایی بووین و کە مەندام بووین و نابینا بووین. جا بۆیە داوا لە بەڕێستان دەکەم کەسە دەوڵەمەندەکان و خاوەن کۆمپانیەکان لە سایەی خوێنی شەهیدان و کەمەندامانەوە ئێوە بوون بە کەسانێکی دەوڵەمەند و خاوەن کۆمپانیا و ئەوان ئەوەی کە هەتانە لە سایەی ئێمەوە دەستان کەوتووە. جا بۆیە لەمین بەرەوە دەڵێم ئەگەر هاوکاریمان بکەن ئێمەش مەمنون دەبین و سپاستان دەکەین.